باز لە کەسایەتی دۆناڵد ترامپ ناکەینەوە هەمومان نەزانین کەسایەتێکنی هەمیشە قابلی پێشبینی بێت لە وتەکانیان لە کردەوەکانیان بەڵام ئەگەر باز لە پەیوەندی وڵاتی گرتووەکان لەگەڵ ئەمریکای بکەین لەگەڵ ببورن لەگەڵ ئێران بکەین خۆی ڕاستیەکەی شتێکی بەناوبانگی قسێکی بەناوبانگەیە هی کلااوسویچ لە زانستی شەڕ ئاڵێن شەڕ درێژەی سیاسەتە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو شەڕێکە ئێستا بەرۆکی ئێرانی گرتووە درێژەی سیاست نییە بەڵکو قۆناغی دووەمی شەڕە ئێران 14 ساڵە لە ژێر ئابلوقەیەکی ئابووری یەکجار توندایە و ئەو ئابلوقانە لە دەورانی دۆناڵد ترامپە زۆر تونتر کرانەوە واتە شەڕێکی ئابووری یەکجار تند ببورن تونترین شەڕی ئابووری لە دنیاە بڵێنکە بەرەو بە وڵاتی بگرێ بەرۆکی بە ئێران گرتە بوو لەو ڕوانگەەوە بەڕاستی شەڕەکە دەمێکی دەستی پێ کردووە ئەوانی کە ئاگیان لە ناوخۆی ئێران ئەزانن لەژێر زەبری و ئابلوقا ئابووریانەیە کۆمەلگای ئێران تەواو شڵەقا بوو ژیانی خەڵک تێکچوو بوو ینی شیرازەی ژیانی کۆمەڵایەتی بەرەو تێکچوونە ڕوو ڕۆشت ئەگە ئەم شەڕەش ڕووی نەدایە بەڕاستی هەر لەژێر زەختی ئەو ئابلوقا ئابووریانەیە کۆمەلگای ئێران ئەشێوە خراپیژە شێوە جای ترەوەی کە حکوومەتی ئێران بەو زەختە ئابووریانە وازی لە سیاسەتی خۆی ناهێنا هەر بەردەوام بوو لە پلانەکانی کرد و باسێکی ترە بەڵام کاریگەریەکانی لەسەر ژیانی کۆمەڵایەتی و کۆمەلگای ئێران کاریگەری ئەو شەڕ ئابووری یەکجار پرس بوو و ئەو دانوستانش کە ئەکران لە ڕاستیدا هەر لە ژێر زەختی ئەو شەڕ ئابووریە بووەکرا بەڵام وەختێک کۆماری ئیسلامی کۆتانە هات بەرامبەر بۆ مەرجانەی کە لە ڕەنگی خۆی و قرس بوو بۆی دانرا بوو ئێستا چوونە فازێکی ترەوەکە شەڕی چەکداریە و ئەم شەڕی چەکداریە بەکوێ ئەکێشێت باشکاتەمە و پرسیارە لە بەڕێزت بکەین کاگڕێبوار بە پێی خوێندنەوەکانی بەڕێزە دەم شەڕە چەکداریە بەکوێ ئەگات یان نەتیجەکەی لە کوێوە سەردەرەهێنێ ئەو پێشبینی ڕەنگە ئاسان نەبێت کەسێک دەتوانێت لە ڕوانگەیەکە بۆی بچێت بەڵام شتێکی دیارە ئێستا لە هاوکێشەی شەڕا من پسپۆڕی بواری چەکداری نیم بەڵام هەر بە گوێرەی ئەزمون و چاوەدێریکردن لە شەڕەکانە کوتراوە لایەنێکە دەسەڵاتی ئاسمانی بەدەستەوە بێ لەسەر عەرزیش ئەتوانێت قسەی ئاخر بکات جا وەختێک ئاسمانی پایتەختی وڵاتێکی وەکو ئێران بە تەواوی لە قەبزەی ئیسرائیل وڵاتی گرتوەکان نابێ لە کردەوەیە ینی ئێران بەڕاستی ئەتوانێت پەلەقاژە بکە بەڵام ڕەنگە شانسی زۆر گەورەی نەبێ مەگەر شتێک وەکو پەرجوو ئەنجام بدە چەکێکی ئستراتیژیکی وای هەبێکە کە لایەنی بەرامبەر ناچار بە کۆتە هاتن بکە بەڵام کۆتە هاتنێکیش ڕۆبا کۆتە هاتنێک نییە بەمانای گەڕانەوە بۆ دواوە وەکو چۆن 7 ئۆکتۆبر خاڵی وەرچەرخان بوو لە مێژووی ئیسرائیلە ئەو زەبرش کە لە 16 مانگە لە ئێران درا خاڵی وەرچەرخانە کۆماری ئیسلامی هیچ کاتێک ناتوانێت بگەڕێتەوە بۆ دواوە بەزەوەی تا کوێ چنە پێشەوە بە باوەڕی من دوو سناریۆ ئەتوانین بیری لێ بکەینەوە سناریۆیە کە سناریۆی ئایدیالی ئیسرائیلە و ئێستا دۆناڵد ترامپیش باز لەوەکە ئەوەیە کاڵێن ئێران یەکسەر تەسلیم ببێ هەرچەند بۆ ئیسرائیل تەنیا تەسلیم بوو بەز نییە بە باوەڕی من ئیسرائیل ئێوێ ئەگەر بتوانێت زەبرێکی وا لە ژێرخانەکانی تەکنۆلۆژیای ئێران باکە تا دەیان ساڵی تریش نەتوانێت بگاتە سەر خەڵک واتە کاک ڕێبوار ئەگەر لە حاڵەتێکە ئێرانیش بەبێ مەرج ڕازی بێت جەنگەکە کۆتایی پێ بهێنێ ئیسرائیل هەر بەردەوامە بێ جارێ ملدانی بە بێمەرج بە ئاسانی ڕوونایە ینی بەو ناسیاوی کە لە کۆماری ئیسلامی هەمانە ئەو سیستما بە ئاسانی کۆڵ نایە ینی کۆڵیش با لە قۆناغێکا کۆڵەیەکە ئێمە بۆ نمونە نمونەی بەشار ئەسەدمان هەیە وڵات دەخاتە قۆناغێکەوە کات نەهاتەوە سەر پێی خۆی مەسلەی حکوومەتی کۆماری ئیسلامی شتێکە مەسلەی سیستمی ئێران شتێکی ترە هەندێک لە چاودێران بازلەوەکەن کە ئەوەی کە ئیسرائیل مەخی لێ خۆشکردوەتنیا گۆڕینی حکوومەتەوەی کە پێڵێن ڕژیم چێنج نییە بەڵکو بیر لەواکەنەوە کە هەر تەواوی وڵاتەکە بشێوێنن وەک چۆن ئەڵێ لە توپەتی بکەن ئێمە نازانین ئەوە ڕوویانە بەڵام ئەگەر بێت و ئەمە ڕوونەیە ئێران بتوانێت بە شێوەیەک لە شێوەکان هاوکێشەکان بە ئاراستێکە باکە ئیسرائیل نتوانێت بە تەواوی دەستی زاڵ بێ لەو کاتەیە ئەگەر با بڵێن دۆناڵد ترامپی ژۆ کەسێکی پراگماتیک زەخت بۆ ئیسرائیل دروست کات کە کۆتا بێت بە باوەڕی من ئەوەش لە کاتێکا ڕوئەیە کە ئیسرائیل تەواو دڵنیا بوو بێت کەلانی کەم
لەلایەنی هێزی باڵی ناوکی ئێران و ئەو تکنۆلۆژیا چەکداریە کە هەیەی ئەوەی بە تەواوی وێران کرد بێ ئەمە لانی کەمی شتانەیە کە پێڕازیە بێ. بەڵێ کاگڕێبوار دۆخی کۆمەڵایەتی ناو ئێران ینی خۆتەزانی ئەنی دیوێکی مەذهبی هەیە ئەو بابەتە و دیوێکی کۆمەڵایەتی و کۆمەڵاسیشی هەیە پێت وا بێت تەقبولی گۆڕانکاریشی وها خێراکە کە زیاتر لە 5 دەیە ئەگەر بە خۆشحاڵی بێیان بە ناخۆشحاڵی بێ ئینسیزامی لەگەڵ ئەو یان گونجاندنی لەگەڵ ئەو زۆرە سیستم و ڕژێمەیە کردووە؟ ئەزانی ئێمە باس ئێران نەکەین بەڕاستی هەم ئیسرائیل هەم ئێرانی کۆماری ئیسلامی دوو سیستمی زۆر تایبەتن لەسەر نەخشەی وڵاتەکانی دنیا دوو وڵاتن کە هەردووکیان لەسەر بنەڕەتی فوندامنتالیزمێکی دینی دروست بوون لەولا لەسەر بنەمای فوندامنتالیزمی جوو لەمدا لەسەر بنەمای فوندامنتالیزمی شیعە هەردووکیان یەکەمین ئەزمموی مێژوویی ئەو دینە لەولاوە دەوڵەتی جوو یەکەمین ئەزمونە واتە ئەنجامی خەونێکی 2000 ساڵەیە بۆ جووەکان کە دەوڵەتێکی خوانیان هەبێ لەمداوە شیعە یەکەمین ئەزمونیەتی لە ماوەی 1400 ساڵەکە دەوڵەتی شیعی خۆی هەبێ و هەردووکیان پێیان وایە ئەم حکوومەتە بە چارەنووسی دینیانەوە گرێدراوە بوون و نەمانی 2 ساڵەوە پێش بووما بێ سەرۆکی ئێران خایمەنەی لە شوێنەکە باسی ئەوەیە کردکە ئەگەر خوا یار بێ ئەم سیستمی ئێمە تا 100 ساڵی کە بەردەوامە بێ واتە ڕوئیای ئەوە ڕوئیای 100 ساڵە بوو جا لە کاتێکی ئاوایە هێزگەلێکی واکە کە خەونی ئاوا گەوریان هەیە وەلایەکی تریشەوە پشت بە ڕوئیایەکی مێژوویی ئەبەستن ئەوەی کە ببینن خەریکە ئەو خەونە گەورەیان لە ناوچێ پێم وایە حازرن لەگەڵ خۆیان هەموو ئەو شتانش کە بە دەوری ئەوانەوەیە لە ناوی ببن واتە لە عەرزێکی سوتا و زیاتر بەجێ نەهێڵن ئەمە لایەنێکی قەزیەکەی بەڵام ڕاستێکی ئەوەیە کە لە هەناوی کۆماری ئیسلامیە ڕوانگە و ئەقڵێتێکی تریشە و کار ئەس قەزا خومینی دامزرێنەری کۆماری ئیسلامی تێوەریزەی کردبوو ئەوژە قسە بەناوبانگەیە دیکاڵێ پاراستنی نظام واتە نظامی ویلایەتی فەقی کۆماری ئیسلامی ئەڵێ پاراستنی نظام ئەوجیبی واجباتە ئەنی لە هەموو شتێک تەنانەت لە نوێشکردنیش واجبتر واتە ئەگەر کە کەوتینە قۆناغێکەوە زەختمان بۆ هات ئەبێ حاضر بین واز لە هەموو پرەنسیبێکی تر بێنین بەس بەوەی کە حکوومەتەکە بمێنێتەوە جا لە کاتێکی ئاوایە بەتایبەتی ئەوەی کە ئەگەر ئاوا کوشتاری ئەو سەرکردانەی بڵین چەکداری و سیاسی ئێران کە ڕادیکالترن درێژەی هەبێ دوور نییە یەکێک لە سناریۆکان ئەوە بێکە باڵێک هەر لە ناوخۆی ئەوانەوە حاضر بێ بە تەسلیم بوون بە مەرجێکە ئەو کۆماری ئیسلامیە چوارچێوەکەی بەڕواڵەت بمێنێتەوە جایتر ئەوەش بەچ ئاراستەیە کارەوە ڕەنگەشتا زوو بێ بۆی کە واتە کاگڕێبوار ئێران ئامادەیە دەستبەرداری هەموو بەرژەوەندیەکانی خۆی ببێ بەڵام ئەو مەرجێکە ئەو ڕژێمەی خۆی بەو شێوەیە بمێنێتەوە ئێستانە لەبەرەوەی کە ئێمە نازانین هێشتا زووە زانی ئەم شەڕا خصلەتێکی سێ خصلەتی زۆر گرنگی تایە یەکەمیانەوەیە شەڕی کلاسیک نییە شەڕی مدرنە بگرە شەڕێکی بان مدرنە یەکەم بە زانیاری ئەکرێت و هەم بە پێشکەوتوترین تکنۆلۆژیەکانی ژیری دەستکرد دەکرێت وەسێ هەم جوانترین یا بەڵێن گەشتترین و زەقترین ڕووکاری ئەو شتێک کاتی خۆی ئەو فیلسوف فەڕەنسەویە ژان بودریار ناوی نابوو هایپەڕیالیتی واتە شەڕێکە بەشێکی لە واقعە بەشێکی بینی لە مدیایە ئاکرێت لە دنیای مەجازی ئاکرێت و جاری وای نازانی ئەوە کە لە میدیاوە بۆ بازەکەن نیشاندێن واقعە یا شتێکی لە ناو میانەکانی شەڕا ڕوایە هەرسی ئەم شتانەیەکان گیری یەک بوون و ئەو شتێ بەتایبەتی لە قۆناغی یەکەما لەو گورزیا کە بەر ئێران کەوت بینیمان هەتا ئێستاش بە کۆماری ئیسلامی و بە ئێمەشەوە نازانی بەڕاستی چی لە ڕوویە ینی لە ماوەی چەند سەعاتە چۆن ئەو هەموو سەرکردیان پێچایە و ئەو هەموو گورزیان وشان جابۆی لە کاتێکی ئاوایە پێشبینیکردن ئاسانی هەڵبەت هەرمە ئیسرائیل نییە کە تکنۆلژی ئاوە پێشکەوتو هەیە ڕاستیەکەوەی کە ئێرانیش سەرڕای ئەو هەموو ئەبڵۆقەی لەسەری بوو دکتۆر بشتمەوە پرسیارە بکەم یان ئێمە لەسەر گریمانە کارەکەین لەگەڵ یان پرسیارەکەین مەسەلەن لە حاڵەتێکا گەر ئەمریکا و بەریتانیا نەبنە هاوکار و هەبانگی ئیسرائیل و ئێران دەستێکی تر بۆ شوێنێ لەم جۆرە واقعەکە چی بەسەر دێت
من ویستم بگەمە ئەو خاڵە ئێمە نازانین ئایا لە ناو جبەخانەکانی ئێرانە ئایا چەکێکی ئستراتیژیکی واش هەیە کە بتوانێت گورجێکی کوشندەی وا لە ئیسرائیل باکە ناچاری بکە بە تەنازولکردن ئێمە نازانین بخوان بەردەوام و هەڕەشاکەن بەڵام ئێمە نمونێتیشمانەیە بۆ نمونە لە عێراق و عێراقی دەورانی سەدام حوسێنی شاکە سەدام حوسێن قەت نەیبوو من چەکی کیمیاویم نییە لە کاتێکانەشی بوو ئەجا بۆیە نیمە نازانی بەڕاستیەوە هاژوو هوژەکە ئیکەن یا بەڕاستی لەوانەیە چەکی پێشکەوتوشیان هەبێت چونکە ئەوان خۆیان بۆ شەڕی چریکیدانن ئەوان خۆیان بۆ شەڕێکی درێژخایەن داناوە و ڕاستە لە ئەوڵەوە ئیسرائیل توانی ئاوا زەبرێکی چاوەڕوان نەکراویان لێبا بەڵام ساڵەهایە هەموو کەس پێشبینیەوەیە کردکە ئەم شەڕە ئەبێ ڕووبە وەختێک دوودانە وڵات بە پێچەوانی خوێندنەوەی هێندێک لە کارناسان کە لێرە و لەوێ باسیەوەکەن کە ئەم شەڕە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکرد لە ڕاستی ئەم شەڕە لە ساڵی 1970 دەستی پێکرد یعنی 40 دانە ساڵ زیاترە لەلایەکەوە ئێران باز لەواکە کە ئیسرائیل ئەمە گرەی سەرەتانیە ئەبێ لە ناو بچێ لەو لاشەوە ئیسرائیلە ئەو وڵاتە بە دوژمنێکی گەورە و بۆ خۆی بینێ جا بۆیە ئەمە بۆە ڕۆژێک ڕووبە ڕۆژێک زوو یا درنگ بەڵام ئەوەی کە ئێستا بەکوێ کێشێ خاڵی یەکلاکەرەوە ئەوەیە کە ئایا ئێران بە باوەڕی من هاوکێشەی ناودەوڵەتی تازە بە قازانجی ئێران ناگۆڕێ هێزە گەورەکان نایەن لە پشتی هێزێکی دۆڕاوە ڕابۆستن یا هێزێکی لاوەسترەوە ڕابۆستن بە شێوەیە کە خۆیان بە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکای ڕابگرن شتیمان ناکەن ڕوسیا نایکەن ئەمێنێت ئۆستار ئێران خۆی و وەگەڵێن خۆی و خۆی و جگە لە کاک ڕێبوا جگە لە خۆی و خۆی و توانەکانی خۆی دیارەکە ئێران دەستی بەم جەنگە کردووە ڕەنگە چاوەڕێی ئەو وڵاتانەش بوو بێت کە پشگیری ئێرانەکەن جا وڵاتە عەرەبیەکان بوو بێ یان لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵام ئەوەی کە دەوترێ و باز دەکرێت ئەو وڵاتانی کە پشگیری ئێران دەکەن تەنها لێدوانە پشگیریەکانیان بەو شێوەیە نییە کە بتوانن بەڕاستی هاوکاری ئێران بکەن بە پێچوانەی ئیسرائیلۆکە هەروەک هاوکارم پێشتر باسی کرد کە بەڕاستی هاوکاری سەربازی لەلایەن ئەمریکاشەوە بۆ ئیسرائیل کراوە بەڵام ئێران ئەکرێ ئێستا بڵین بە تەنها خۆیەتی و ناتوانێ ئیسفادە لەو پشگیریانەی وڵاتانی دەور و پشتی بکە ئەزانی جارێ وڵات عەرەبیەکان ئێران قەتڵی بە وڵات عەرەبیەکان خۆش نەبووە پاکستانی ئەگەر لە ڕێتۆریکی شاشتێک بڵێ بەشێکی لەبەرەوەیە کە ئازانێ هێند لەگەڵ ئیسرائیلە هەوپەیمانێکی نزیکن بەڵام بەکردەوە ئەو هێزانی کە ئاکرێ قسەیان لەسەر بکرێت چین و رووسیا چین ناتوانێت ئێران جاریوا بۆ ڕەشێوەیە کردکە و تەنگەی هورموز داخا بەڵام چین تا ڕادێکی زۆر پشتی بەستۆ بەو نەوتەی کە بەو تەنگەیە ئەگاتە دەستی چینی لی قبول ناکەن ئێران شتیوا بکەمێتەوە رووسیا هەموو وڵاتان دنیا فرۆشێ بۆ بەرژەوەندی خۆی بەتایبەتی ئێران رووسیا لەگەڵ هێز و دەسەڵاتایە و ئیسرائیل هێزە دەسەڵاتە تا ئێستاش ینی تەعاملێکی نزیکیان لەگەڵ یەکترا هەیە قەت رووسیا شتیوا ناکات کە لە نێوان ئیسرائیل و ئێرانە یەکیان هەڵبژێرێ ئێران یەکلایەنەوە چۆنەڵێ خۆشەویستیەکی یەکلایەنەی لەگەڵ رووسیا هەبوو ئەوش لە ناچاریەوە بوو بەڵام مستحیل ئەو اتفاق ئەو پەیوەندی استراتیژی نییە لە ڕوانگەی ئێران و استراتیژی بوو بەڵام لە ڕوانگەی رووسیەوە نان ئەوەی کە ئێستا بۆ رووسیا زۆر گرنگە مەسلەی پەیوەندیەکانێتی لەگەڵ یەکێتی ئەوروپا و ئەو ململانەی کە لەگەڵ ڕۆژاوایە هەیەی ئەوە کایەکی زۆر گەورەیە ئێران کارتێک بوو لەو ناوەیە بەدەستی رووسیەوە ئەگەر پێویست بووە کەڵکی لێوەرەگەر ئەگەر پێویست بە حازری بیفرۆشێت بۆ بەرژەوەندی گەورەترەکانی خۆی ئەوانە زلهێزن لۆژیکی مامەڵەی زلهێزەکان لەگەڵ یەکا جیاوازە پارێکە خامنەی باسیەوەی بوو ئەکرکە هاوکێشەکانی دنیا گۆڕاوە خەریکە بلوغبندیەکی نوێ دروست دەبێ لەو چوارچێوەیە ئەو پێیوا بوو ئەوان پارێکمانۆڕێکیشان لە دەریای ئەمریکاگرت لەگەڵ چین و رووسیا پێیانوا بوو ئەوان بوونە سێ کوچکەی چین و ئێران و رووسیا بەڵام ڕاستێکی ئەوە شتێک بوو زۆرتر ڕۆیای ئێرانیەکان بوو تاکو واقعەیەکی سەرعەرز سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمی مامۆستای زانکۆیان شارەزای دکتۆرا لە کۆمەڵناسی سپاس بۆ بەڕێستان لە خوێنداوە لەگەڵمان بووی سپاس بۆ شرۆفۆ زانیاریەکانت